هونەرمەندان میوانە ئازیزەکان بەخێر بێن بۆ ڕۆژی چلەی هونەرمەندی هاوڕێمان خوا لێ خۆش بوو جەمالی حەمەکۆڵ. هونەرمەندی خوا لێ خۆش بوو ساڵانێکی زۆر لە تەمەنی بەخشی بۆ خزمەتی هونەر لە چەندین کاری هونەردا بەشدار بووە. هەر لە سەرەتای دروستبوونی تیپی نواندنی سلێمانی لە زۆربەی کارە هونەریەکانی ئەو تیپەدا بەشدار بووە و خەرمانێک لە کاری هونەری بۆ بەجێهێشتوین و بە ناوی بنەماڵی برای کۆچکردومانەوە هونەرمەند و پارێزەر و یاساناس خوا لێ خۆش بوو جەمال محەممەد شەریف ناسراو بە جەمالی حەمەکۆڵی نانەوە سپاسی ئامادەبوون و هاوخەمیتانەکەین. سپاسێکی زۆر تایبەت بۆ سندیکای هونەرمەندانی کوردستان لەقی سلێمانی کە ئەرکی ڕێخستن و سەرپەرشتیکردنی ئەم ڕێڕەسمەیە گرتوۆتە ئەستۆ و هەرگیز لە چاکە و دڵسۆزیان دەرناچی. ئازیزان، هاتنیەوەی بەڕێز بۆ ڕێڕەسمی چلەی ماتەمینی کاک جەمالی خوا لێ خۆش بوو چەندە دڵنەوایەکی گەورە بوو بۆ ئێمە لە خەم و کەسەرمان کە مەکاتەوە و ئەوەندەش وەفاداری و دڵسۆزی ئێوەی بەڕێزە بۆ مرۆڤێک کە زۆربەی هەرە زۆری تەمەنی بۆ خزمەتی هونەری کوردی بە تایبەت شانۆ و دراما و سینەما تەرخان کردبوو. لێم ببورن هاوڕێیانم ئەزانم بۆم پرسەدارن وەک ئێوە پڕ لە ئەویر و ئاواتکەم. جەمالی حەمەکۆڵ کە 40 ڕۆژ بەر لە ئەمڕۆ بەجێهێشت ناوەکان لایەن دیاری کراوە ناوەکان ئەخێستێکی ئازیزمان ئەم جارەشیان کۆستێکی کۆڵە هەرێکێک لەم بەڕێزانە بۆیان هەیە 5 مۆم دابگرسێنن.